بناو يادي خواي قوري مهربان. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. بنراني عزيزو خوشويست خوشحالين كالبرنامجي نوع لجير ناونشانی بەهرەمەندان بە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەینەوە. لە بەرنامەی بەهرەمەندان دەچینە خزمەتی ئەو کەسانەی کە تەمەنی خۆیان لەگەڵ قورئانە بەسەر دەبن و لە قورئان بەهرەهایەکی زۆریان بردووە تا بزانین هاوڕێبوون و هەواڵبوونی قورئان چ دیاردەیەکی پێیە بۆ مرۆڤایەتی، چەند خولەکێک هاوڕێمان بن بۆ ئەوەی کە لەگەڵ یەکێک لە بەهرەمەندانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوی جەنابی کاک ناسری تەمەرخانی لە ئاوایی و زمانی سەر بە شاری دیواندەرە وتوێژێک ئەکەین، هیوادارین کە لەم وتوێژە کەڵک وەرگرن. جەنابی مامۆستا ناسر خوشحاڵین کە لە خزمەتی ئێوەی بەهرەمەندی قورئانین و لەم کات و ساتا کە دەرفەتە پێداین بە خزمەتی ئەوەی خۆشەویست بگەین بتوانین کەڵک وەربگرین. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الناس قد جاءكم برهان من ربكم وأنزلنا إليكم نورا مبينا. أي مردم بو إيوي للاين الله رب العالمين أم قرآن في روزا كنوري هداية ورينمونية بو إيوه خلات كراوة بخيرات تنتان أرزكم كاقب هزاديان بخير بن سرشاوم بندنا سر تمرخاني خلق آواي وزمان سر بناوچه ديوان درا بنده متولد 1351 و دیپلۆم ڕەدیشم مەدرەکم دیپلۆم ڕەدە. متاسفانە مشکڵاتێک کە پێشاد نەمتوانێت ئێدامە تەحسیڵ بم و ئستەخدام بووم چووە ناو مەرکەز بێهداشت و لە ناو مەرکەز بێهداشتە نزیک بە 16 ساڵ خدمەتم کردە. بەڵێ کاک ناسر ئایا هاوکات لەگەڵەوەکە دەرسی مەدرسەت خوێندووە، دەرسی قورئان و حجرە و ئەمانیشت خوێندووە یا نەخێر؟ متاسفانە من لە دەورانی ئیبتیدایی و ڕاهنمایی و حتا دەبیرستانیشە شتێ بەناو قورئان تەدریس ناکرێت لە مەدارسە. بەڵام من دوای چەندین و چەند ساڵ کە عشق و علاقەم فقط بە قورئان بوو لە ڕەمەزانە 85 واقعا تەسمیم بەکار کتابەت قورئان کرد لە بەخوا زیاوی من لە مدەتێ 3 مانگ و 17 ڕۆژە 30 جوزە کامڵم کتابەت کردم. بەڵێ چۆن بوو کە وەکو خۆت ئاماژەت پێدا لەگەڵ قورئانە هیچ ئاشناییەکت نەبوو بەڵام ئەوە عاشقی قورئان بوویت و توانیت ئەو خزمەتە بە قورئان بکەیت؟ کاک بێزادیان قەتعەن خواجانە فەرمی هیچ شێ وەک قورئان ئارامشە دڵ نایرێ، ئارامشە ڕۆح و ڕەوان نایرێ. نیش بە خاطرەوە ڕوون کردە قورئان واقعان ئەو ئارامشەی کە لە قورئانە و لە خدمەتی قورئانە لە هیچ کارێترە دەست ناکرد. بە خاطرەوە عشق و علاقەم بیشتر بە قورئانە ئەلانی لەخواوە زیاوی من دەقەن لە ساڵ 84-85ەوە 1 سانیە و 1 دەقەن لە قورئان گیانە بوومەتەوە. الحەمدولله. کاک ناسر ئایا جنابت هەر لە ئەوڵەوە وەزعت ئاوەها بوو، یعنی ئەم نەخۆشینەت لەگەڵا بوو یا ئەوەی کە پێش هاتێک وای کرد کە؟ نەخێر کاکە حاجیگان من ئەرسم کرد لە مەرکەز بێهداشتێ ئەوایی گۆڵتەپە سەر بە ناوچەی دیواندەری لێنە خدمەتمە کرد. دیسکی خەفیفم بوو لە سنە جەراحیان کە متاسفانە قسوور پزیشکی سەهلەنگاری پزیشکم وای کرد کە من زایعی نخاعی بووم. ئەلعانە نزیک بە 9 ساڵە زەمینگیرم بۆ ئەسانەوێ ناتوانم ئاسم لەسەر جێ خۆم. بەڵێ ئایا ئەوەی کە لە ماڵەوە ئاوەها کەوتویت و هەردوو قاچەکەت لە دەستاوە و هێزت نییە بڕۆی ئەمە وای لێ نەکردو نەخۆشینی دەرونی ڕوت لێ بکا و واز لەم کتابەتی قورئانە بێنی؟ نەخێر لەخوا بەزیاوی ئەمە خەڵاتێکە، خەڵاتێکە واقعان هەمیشە شکرانی خواکەم بۆ ئەم مشکڵەکە بۆم پێشاتە چونە بیشتر لە خدمەتە قورئانە بووە و ئارامش و ڕۆحی و ڕەوانی کە ئەم چەند مدەتە هەمە قەتعەن لە زەمانە لەش ساخی و سەڵامەتیما قەتعەن نەبووە حاجیە. یعنی جناب نووسینی قورئان و کتابەتی قورئانە لە دەورەی نەخۆشینەکەتا دەست پێ کردووە؟ نەخێر من لە ڕەمەزانە 85 عەرزم کرد 30 جوز ئەەکەم کتابە کرد لە 3 مانگ و 17 ڕۆژە و دوای ئەوە لە ڕەمەزانە 90
کەشیشی ئەمریکاییش لە ئەخبار مشاهدەتان کردوێ 4 جڵد قورئانی ئاگردا ئەوەم دی حەقیقەت من تەورات و ئەنجیل و سەحوف و زەبوورم دەست ناگەوە ئەگەرنە بەجێ کتابەتە قورئانم توانی کار کتابەتە وانیشەکەم ئەنجامی بەم هیچ جیاوازێک نییە لە بین دینەکانە ولی متاسفانە تەورات و ئەنجیل و سەحوفم دەست نەکەوت ڕوون کردە قورئان بازم 4 ئەمە جۆزم کتابەت کرد لە مەقابل بێحورمەتی کەشیش ئەمریکایە کە قورئانی ئاگرتێ بەردا لەخوا بەزیاد 4 دانە ئەمە جۆزم کتابەت کرد لە عەرز 48 ساعتە ئەلانیشای 4 دانە ئەمە جۆزەکە وەسای نەخمت کاک ناسر لای کێ فێری قورئان خوێندنبووی؟ وەڵام من متاسفانە لە وەختێک کە گەرەکم و کار کتابەت و ئەمە قورئان ئەنجام بەم زۆر جێلچم ولی هیچ کەسێ نەوی کە واقعان حامی و پشتیبان مێ لەم کارە بەغێر از محەممەد ساڵح شافعی ڕەزا و ڕەحمەت خوای لێوێ کە فەوتی کرۆ بەنێخوا زاوامانون چمە خمەتی شاید بیژم نزیک 20 دقەیش بیشتر لەوە نەوی توولی کێشە لە خمەتە و بەنێخوا بووم وا ڕاهنماییمی کرد کە توانیم بدونە هیچ دەغدەغەی فکری کار کتابەت قورئان شڕۆکەم و بە ئومێد خوا گەیانمە پایان و هیچ مشکڵێکیش نەوی لە کار کتابەتەکەم لەخوا بەزیاد یعنی خۆت هیچ مامۆسایەک نەبوو بۆ نووسینی قورئان یعنی خۆت دەست حاجی گیان لە ئەوەڵە ئیبتیداییە وەختی چوومە مەدرسە کار خەتاتی و نەقاشی و کاریالێکم ئەنجامەدا موعەلمەکان تەعەجوبیانەگەیان تو دەرست نەخۆنە چۆنەمانە قەتعەن شتێکی کە ئەمە هەدیەکی لە تەرەفە پەروەردگارەوە منیش بەخاترەوە بیشتر ڕوون کردە کار کتابەت قورئان و ئەهدیشم کردە لە هەر نقطەیەکە چ لە ئێران بێ چ لە عێراق بێ چ لە ئەمریکا لە هەر نقطەیە لە جەهانە کەسێ بێحورمەتی کاوە قورئان من ئەهدم کردە یەک دانە ئەمە جوز کتابەت بەڵێ تایسە چەند کارتان کردووە کاک ناسر جەنابتان؟ 30 جۆزم کتابەت کردە 4 دانە ئەمە جۆزم کتابەت کردە 6 جڵدە حەدیثە و بیشتر لە 1600 تا 1800 تابڵوی ئاياتە قورئانی خەت نەقاشی کارم کرد. بەڵێ ئایا ئەمانە هیچ کەسێک پشتیوانی لێ کردووی کە ئەم کارانە بکەی لەم حەدە زۆرە ئاوەها تێوەچووی بۆ کتابەتی قورئان؟ نەخی متاسفانە شاید شتێ ئەرسانکەم باوەڕکردنی کەمی مشکڵن من دەرخاستمدا ڕیاسە جمهوری دەرخاستمدا ڕەهبەری متاسفانە لە وەختێکا وامیان بووم نووسی چوومە بەربانگ وتیانەوە 250,000 تمەن تەکتومەنیان بۆت نووسە بۆ کار کتابەتەکە بۆ چاپکردنی قورئانەکە نیش وەختێت میشام کرد واقعا ناگەیا کە فقط پوشە و مەدارکی کە بیۆم تەحویڵ بانگی بم ئەو 250,000 تمەنەوە ئەچووە دوایەشە خۆم لە دیفان خۆم کەوەوەتی بەخگەم هەزینە کردن بەڵێ متاسفانە یعنی کەس حمایەتی لێ نەکردووی گلەیە کە هیچ کەسێ حمایەتی نەکرد نە فەرهەنگۆشاد ئیسلامی نە ئۆرگانیۆلەتر هیچ کوێنێ حمایەتی نەکردە. کاک ناسر ئەم یعنی ئەو کەس پشتیوانیت لێ ناکە بۆ خۆشت وەزعی جسمانیت ئابم شێوازەیە هەر ئەم قورئانە بۆ زاخاوی دەرونی خۆت ئەنووسیتەوە کە ئاوەها بەو هەموو یعنی بێ ئیمکاناتی و بێ پشتیوانیە تا بە ئێستا توانیت ئەم هەموو ئەسەرە بخڵقێنیت؟ کاک بەهزادگیان نەخوا زیاد بنیامەشێ لە بێ ئیمکاناتی و لە بێ وەسایلیە بتوانێ شتێ جوان دروستکە و شتێ بخڵقێنی نیش لەخوا وەزیایی شاید وەسایلەکان ناو نمایشگالە دام نییە کەسێ لە هاتنێتم لێ تەعجمیان گەوتیان باوە ئەم وەسایلێ چۆن توانیتە کە ئەم کارێ لە ئەنجامێ
لەخوا زیای لە نەهایەت بێئیمکاناتی بێوەسایلیە کە من توانیمە کار کتابەتەکە ئەنجام بەم کە واقعەن نمونەیەشی لە هیچ شوێنەکان نییە. بەڵێ خەڵکی ئیستیقباڵیان چۆنە لە کارەکانت؟ وڵا لەخوا زیای ئیستیقباڵی فرە گەرمیانە نمایشگاکانە لە دیواندەرە نمایشگام نێدا لەبانە نمایشگام نێدا ئەو جۆرەی کە مردمەهات حقیقەت من خۆم ئینتزار ئەومنەوە تعجب مەکەی کە واقعاً فەوج و گروه هاتن ناو نمایشگا بازییانە کرد لە کارەگە و دەستخۆشییان عەرزە کرد. کاکە ناسر ئەوەی کە جنابت باسێ کرد 10 ساڵە لەگەڵ قورئانە ئەژیت، چ کەڵکێکت لە قورئان وەرگرتووە؟ چی ئیسفادە و بەهرەیەکت لە قورئان وەرگرتووە؟ وڵا کاکە حاجیگیان لەخوا بەزیایە ئەو کەڵک و بەهرەیە کە من لە قورئان گرتمە هەم بۆ خۆم هەم بۆ خانەوادەم هەم بۆ ئەترافیانم لەخوا وەزیایت سەربەرزی فرە گەورەست چون واقعا توانیمە مەخسوسەن قشر جوان لە ئێمەڕۆ متەئەسفانە فرە دوورکەفتینەسەوە لە قورئان و لە سنەتەکان ڕەسوڵڵاهیان وەلی لەخوا وەزیایە شاید 50 تا 60% لەو جوانە کە خۆم خاهانیمە بگەڕنە بۆ لای حەدیث و قورئان لەخوا وەزیایە لە خمەت قورئان و حەدیثە. جیاوازی ژیانی پێش قورئان و هاوڕێی قورئان و جیاوازیت لە دوای ژیان لەگەڵ قورئانە چ فەرقێکیە، چ جیاوازیەکی هەیە؟ جیاوازەکەی وە زوان تەوسیف ناکرێت کاگەن بنیان بێ واقعاً وە زوان بیژێت قەتعاً زوان قاسرە لێ چون ژیان بێ قورئان واقعاً زلەتە ژیان نییە. ئەگەر ژیانێ تەک قورئانە بێ و تەک سنەتەکان ڕەسوڵڵاهیانە بێت واقعاً هەمایی سەربەرزیە بۆ دنیا بۆ قیامەتمان. کاک ناسر قورئان ئەگەر پێناسە بکەی بۆ خەڵک لە ڕوانگەی جەنابتۆ چۆن قورئان خۆی ناساندووە کە قورئان هیدایەتە قورئان نورە، بەڵام وەکو کەسێک کە 10 ساڵە ڕەفیقایەتی قورئانەکە شەو ڕۆژ و سەدان ئەسەری قورئانی خوڵقاندووە، ئەگەر بی پێناسەی قورئانکەی بۆ خەڵک ئەڵێی قورئان چییە؟ ئەرسم کە بە زۆن ناوێت بنیام تەوسیفیە واقعاً سەختە من لە جیۆڕیە ئەوشە نیم کە بیژم قورئانەوە تەوسیفکەم وەلی لە دەرکی حاڵی بووە لە بیرەوەری خۆمە شتێکە لە قورئان گرتمە شتێک لە حەدیث گرتمە نە لە کتێوە نە لە داستانیێلتە لە هیچێکان ناتوانی چونکە شیرینترین داستانیێل قورئانیە باشترین تەنزیلێک کە بیژیت باشترین ئشارەلێک کە بیژی لە قورئانە هەست لە هیچ شتێترا نییە. کاک ناسر ئەوەی کە فەرمووت هیچ یعنی خۆشیەکە لە قورئانە هەیە لە هیچ شتێکی ترا دەست نادا، خۆشترین لەحزەیەک کە یعنی وەکو بڵێن یا بیرەوەریەک یا شتێک خۆشترین بیرەوەریت ئەم 10 ساڵە کە لەگەڵ قورئانە ڕەفیق بووی چ بیرەوەریەکە؟ کاکە حاجیگیان بیرەوەریمەوەی لە وەختێ کار کتابەت قورئانەکە بووم شەوی دووشەمە بوو لە مانگی ڕەمەزانە ڕەسوڵڵاهیان هاتە خەون واقعاً گەورەترین هەدیە من لە خوا دێ گەورەترین بەشێک کە لە خوا ئینتزارم بۆ خوا پێدا لەخوا بەزێ لێرەوە قسە چییە بۆ ئەو کەسانی وا لە قورئان دوورن؟ تەنیا قسەمە وەسە کە ڕووکەنە قورئان و ڕووکەنە حەدیثەکان ڕەسوڵڵاهیان قەتعاً سەربەرزیە بۆ دنیا و قیامەتیان خۆشبەختیە بۆ دنیا و قیامەتیان هەر کەسێک لە قورئان دوورێ واقعاً ها لە زەلالەت و گومڕاهی تەواوە ئەگەر واقعاً هەر عەبدێ ڕووکاتە قورئان لە هەر سن و ساڵێکا بێت گەورە و بچووک ناناسی قورئان واقعاً ئارامشی ڕۆحی ڕەوانی کاتە بنیام هیچ شتێتر ناتوانێت ئەو ئارامشە لە دڵ بنیامان ئیجاد کرد.
کاک ناسر مرۆڤ ئەگەر لەشی ساخ بێ لە کتوپڕان نەخۆشینێکی ئاوەها زەمینگیری کە شەلەل و فەلەجەیەکی بۆ دروستکە لە ماڵەوە دایخە زۆر قورسە لە باری ڕۆحی و ڕەوانیەوە ئینسان زۆر یعنی ئەم قورئانەیە وا هەست دەکەم کە جەنابتی تا ئێستا ڕاگرتووە ئەسڵ ئەڵێ نەخۆش نیت ئەو هەموو ئازارە ئەو هەموو ئێشە تەحمل ئەەکەی ئایا جگە لە قورئان هیچ شتێکی تر لە ژیانە ئەتوانێت ئاوەها ئینسان زاخاوی ئەو هەموو ناڕەحەتی و ئەو هەموو مصیبەت و ناخۆشیانە بکات ئەجیان شتێکدا ئەسکەم شاید باوەڕکردنی سەخت و دەفعێکا چوون بوو تاران لە بیمارستانە بەستەری بووم بەنێ خوای هات سەرەتانی مری و شیلانگیان لەسەر مریادانیا بەنێ خوا غەزاین لە تاریخەوە ئاوی ساندیس هەزار دەفە پاڵفتیانەکە دوای ئیسفادەی لێ کرد پرسی لە من وتی جوان مناڵ کردنی وتم دیواندەرە وتی خود دیواندەرە وتم دێهاتە ئەترافی وتی دێهاتەکان کامیان ناوی بووە منیش وتم وزمان گۆڵتەپە گاوەشە لە زەڕینە ناو دێهاتەکان وتی من خۆمە و منتەقە هاتمە ناڕەحەت نی لەوە کە ئاو جۆرە ئەم مشکڵتە هەست نیژ عەرزم کرد حاجی نەوەڵا لە خوا بەزیاوێ لەسەر ڕۆژێکەوە ئەم مشکەمە بواتەیە نە نوێژم فەوتیا نە ڕۆژم فەوتیا نە قورئان خوێندنم فەوتیا و ئارامشە خاسێ کە قورئانەیات ئەلەتیشی ئەوەسە کە هەمیشە سەرزەندە و سەرحاڵم و نەخۆشیش ناتوانێ هیچ زەفەرێکم پێ وایە لە سایە حەمدی خۆ الحەمدولله کاک ناسر ئەم نەخۆشانە قابل عیلاجەیان نە بەڵام متاسفانە لە ئێرانە نە بەڵام لە خارجە بەڵێ سلولە الحەس بوویایە هەڵێگرین تەزیق ناو نخایەکەن چوە من زایای نخای بۆ ڕێدگی نخامەس دکتۆرەکە لە حین ئەم مەڵەکەمە دووچار ئشتباو لەغزشی بوو کە دای لە نخام بۆ ڕێدگی نخام هەست لە ئێرانە ناتوانین بەڵام من چوومە یەزد لە خمەت دکتۆر ئەبریشمە ئازم کرد ئێماڕای و ئەمانەیدی وتی تۆ توانی یان لە سوئیسا یا لە ئەنگلیسا یا لە ئەڵمانە 100% ئەم مشکڵ تۆ بەرتەرەفێ چون من ئوفتادگی دوو تەرەفەی مچ پام هەست سێ ڕۆژ دوای ئەمەڵەکەشم کاموان ئوفتادگی مچ پامدا تەرەفە ڕاستم لە زانمەوە لە کەمەرمە بەرە خوارە تەرەفە چەپیشم لە زانمەوە بەرە خوار وەختێ نەوارە عەسەبە ئۆزۆلۆمانیەکە وتی تەگە ئوستاد خۆی قسێکی لە ئەمەی ساوتی بەڵێ ئەو بەنێ خوا کە شەرایەتی ئاوەسە ئەتوانی واکر حرەکەتکە بەڵێ ئەتوانێت نەتیجە ئەگرێت 100% نەتیجە ئەگرێت بەڵامی تر هەزینەکەی سەنگین واقعان بۆ خۆشم جۆنێ متاسفانە نەمتوانی تایسە هیچ کەسی هاوکاری نەکردی بۆ ئەوەی کە مشکلت هەل ببێت نەخێ متاسفانە من خۆم کارمەند دانشگا ئۆلیم پزیشکیمە لە وەختێکا بۆ جۆرشمە پێیان لەسا ئەو وەختێشەوە حتا ناویشمیان شاید نەوەردوێت لەنە ناو دەفتەر یانە نە لە حزور و غیاب یانە نە لە سەرکەشیەوەمانیانە متاسفانە هیچ کەسی هاوڕێکی لەم نەداسە و تایسەیش خەبەریکیان لێم نەپرسیە نەلانە نزیک بە 9 ساڵەکان مشکڵمە بپێشات ئایا مؤسساتێکی یعنی ئەهلی خێرخوازی یا ئۆرگانهایەکی دۆ تایسە کەس هاوکاریکی نەکردووی بۆ نەخۆشی نەکرد بۆ چاپی ئاسارەکانت خەڵکی عادی نەخۆشیم ئەوە مهم نایگرم کاگە حاجی ڕاستگەرەکان وەێ بوو چاپ ئاسارەکان متەئەسفانە ئەوە نییە بیژی باستابیشی نەویە شاید لە تەواو شبەکە لە جیهانە پەخشیان کردسم ئاسار منە ئەوە نییە بیژی شناختە شدە نییە لە کولی شبەکانە پەخشیان کردێت شبەکە لە عەرەبی شەوال فارسی ولی متأسفانە تایسە کەسێ نەویە بتوانی واقعا حامی و پشتیوانی بۆ چاپ قورئانەکان بۆ نەخۆشیەکەیشم نەخێت تایسە کەسێ ئەو کاری نەکرێت فقط یەک مورد بەنێ خوای بوو مناڵ دوبەی بوو بە نەزەرم عەرەب بوو هات مزڵ و شتێک دروستەکە لە مەنتقەی کورساناتە لەناو گوشی ڕەفیق و دۆسیان بەروبەرە ئەم سری لە ئەمە جۆزەکانی دوی هات وتی ئاغا هەزینەی ئەمەڵەکەت هەر چەنێ بێ من ئەیمە بانشا و قبول یەکەم فقط دانین لە ئەمە جۆزەکانە شێبێتەنە وای وت حتا نەم هێش زیارەتیشی کات وتم تواتیتم ماڵڵەم تەکاکەیت قورئان بۆ فرۆش ناتە ئەگەر بوتایە هەدیە بیە و دڵ و وەگیان سی جۆزەکەیشی بوتایە هەدیە مەکەوێت ولی ئەگەر بەخاتر پۆڵە نەخەمین بەخاتر پۆڵە و کارم نەکرێت ئەگەر بوتای کتابەتی کە هەدیەکە پێم ئەمنیە بانچاوەگان هیچ مشکڵێن ولی ئەو وایوت حتا نەم هێش دەستی لاتە قورئانەکە زیارەتیشی کرد گەورترین ئاواتت چییە کاک ناسر؟ والله شاید مردم فکر کەنە بیژن حاجیان
شفای لەم نەخۆشیست نا شاید اشتباه فکرکەنەوە من فقط ئاوات و ئارزوومەوەسە ئەسەرەکانم بگەیتە چاپ وە سەربەرزە دنیا و خیامەت کاک ناسر جنابت لێرەوە وەکو خزمەت گوزارێکی قورئان وەکو کاتبێک لەولا وەکو نەخۆشێک کە هەموو ئەسەرە جوانت خوڵقاندووە چ قسەیەکت هەیە بۆ گەنجان بۆ لەش ساقان بۆ نەخۆشان کە لە ماڵەوە کەوتون وتەی جنابت چیە لێرەوە بۆ ئەوان فقط تەوسیە و نەسیحەت من ئەوەسێ بوو قورئان نەخۆش و ساخۆمانە ناناسی هەر کام لە هەر سندێکا لە هەر مەدرێکە لە هەر مقامێکە بێت قورئان گشتی یەکسان تمشاکە یەک چاو تمشای گشتێکە ئەگەر ئەون ستە قورئانە بگرن ڕەفیقی قورئان ون سەبر و ئیستقامەت لە بەرابەر مشکڵاتەدات تەقویەت ئێرادە و ئیمانەدا ببنیان مشکلات ناناسی واقعا سەبر و تاقەت و حوسڵەیە بنیام کە واقعا لە بەرابەر هەر گونە مشکلات و ناڕەحەتی کە ئەتوانی وەک کێف پایدار بێت بنیام بە ئیمانەکە بنیام پایدارەکە لەسەر هەرچی کە بیژی لە هاوساییە لە دۆسیە لە ڕەفاقەتە لە هەرکانی کە بیژی ئشاری پێ بکەیت لە قورئانە ئشاری پێکریا و بنیام ئەتوانێت بەهرەی لێ بگری واقعا بەهرەی شیرینی شاتە بنیام بەڵێ کاک ناسر مناڵەکانت چی ئایا هاوکارتن دەستبارگرتن لەم نەخۆشی ناکە خەریکەم هەموو سەر شلۆقی و میوەانت دێ و ئەڕۆی بۆ معرەز و نمایشگات بۆ دان شار و شار هاوکارتن یا مخالفی ئەم کارانەتن من لەخواوە زیاوێ هەم خێزانم خوای لێ ڕازوێ هەقەت لێرە جێوەسە کە واقعا تەشەکر لێک منە لە ئانە نزیک بە 9 ساڵە مشمە پێشاتە 9 سانیە و 9 دەقە لێم گیان نەبووێتەوە مەگەر ڕێتم بوو سەفەری بووە و نمایشگاوەمانە ئەینا هەمیشە هەمڕاز و هەمنشینم وە وەکارێک کە ئەو ئەیکا لە دەرحەق منە لە وەخت کار کتابەتە لە وەخت کار تەڕاحیە هیچ کەسێتر واقعا سەبر و تاقەت و حوسڵی و کاریە نییە بەڵام وە نەهایە سەبر و حوسڵەوە هەرچی دەرخواستم بووە یەک ئان ماتڵمی نەکردە چون خۆم توانێ و من یاسم کاغەزێ بێرم خودکارێ بێرم وەسایلێ بێرم ئەو هەمیشە وەک مناڵی لە بەردەستما بووە خوای لە ڕازی مناڵەکانیشم لە خواوە زیای کوڕە گەورەکەم کیانوشی ناوە ڕشتەی گرافیکە بازم ئەوی شار هەمکاری مەکا وەلی نەمهێشتەوە هیچ ئەنوان تەرحی بەرنامێکم پێبن کە هین ئەوان ئەنجام بم چون من هەمیشە خۆم وتمە یەکدەس و یەکڕێ ئەڕۆم با کارەکانم یەکدەس و یەکجەهەت بێت کوڕە بچکتریشمانە داروشاوی شار ڕشتەی مهندسی معماریە بوو کرماشان قبول بووە کچی بچکرمەش وەناو پەریسا کلاس شەشم ابتدایی هەمویان هاوڕێکم لەخوا بەزیایە هەم لە قورئان خوێندنە لە تەواو کارەکانە لەخوا بەزیایە وە کتابەت ومانە شاگردت نییە کەسانێک قوتابیت نییە لەلات خوێنن وڵای چەند موردی بوو وەلی متاسفانەی تر ئەدامەیان پێ نەدا و نهاتنەوە ئینا هەر لێرە چەند مورد بوو وتیان ئەچین تەک ئیدارە مسپارشە هەمانیەکەین تین بوو کار کتابەت ومانە تینە لای تو دەورەمان پێبێت ئامۆزیشمان پێبێت ولی متاسفانە ئەو ڕووینە ڕووین نەگەڕیانە دواوە ئینا من وە دڵ وە گیان هەال مەخمەت هەر کەسێکە کە بووە ئەو کارە بێت منان مەخمەتیە کەوشێن منە سەرچاو
کار و بەرنامەی داهاتوو چییە بۆ قورئان؟ والله ئەگەر خوا تەوفیق بە تەفسیر و تەرجمەی لە کولە تەفاسیر ئیستفادە بکەم بتوانم بە ئومێد خوا تەفسیری جوان و ڕێک و پێک لە خمەت مردمانە. ئینشاءڵڵا کاری هیچ کارێکت بۆ کردووە هەر فەقەت؟ وەڵام متاسفانە من قەبلەن کە لە گۆڵتە بووم لە وەختەشە هێشتا ئەمەڵم نەکردو لە کولە تەفاسیر ئیستفادەم کردو و تەفسیرێکم تا ئاخر نووسوی سی جۆزەکە لێ متاسفانە سری کاتن بە هەر سوورەت بوو لە دەستمیان دەراوت و تا ئێسێشە دەستمی نەگرێسە متاسفانە. وەکو ئاخرین وتە جنابت ئەگەر فەرمایشێک قسەیەکت هەیە بە خزمەتتان شتێ وا قەبل عەرز نییە، فقط ئاخرین تەوسیە و ئاخرین وتەیەمونەوەسە هیچ وەخت دووری لە قورئان و لە سونەتەکان ڕەسوڵڵا گیان نەگرین، چۆن واقعەن ئارامشە خاص هاتە بنیا. دەستان خۆش بێ، مانە نەبوو تاکەیان مەمنونت بکە لە حاجیان ماندووتان نەبووشین و ئینشاءڵڵا خوای تەعالا تەوفیقت با زیاتر بتوانی خزمەت بە قورئان بکەی و بەهرەی زیاتر وەربووی لە قورئان و ئەمە کەم نییە، ینی وە کەسێک کە ئەم هەمووە باری نەخۆشین و گرانی ئێش لەسەر شانی بێت بەڵام خەریکی ئەم هەموو ئاسانانە بێ، ئەمە هەمووی بەرەکەتی قورئانە کە شامڵی حاڵی جەنابەت بوو. ئینشاءڵڵا خوای تەعالا ئەو بەرەکەتت بۆ زیاد کات و شامڵی حاڵی هەموو مسلمانانی دەشی. مەمنون لێتان، زەحمەتان کێشا، خوا عاقبەت بەخێرمان کات. بینەرانی ئازیز و خۆشەویست، سپاس و ماڵاوایتان دەکەین تا ئەم کاتی بەرنامە هاوڕێمان هیوادارین کە کەڵکتان وەرگرتبێ و توانی بێتان لە توێژەکەمان لەگەڵ جەنابی کاک ناسار بەهرەتان وەرگرتبێت. بەرنامەی بەهرەمەندان چاوگەیەکە ئەکرێتەوە بۆ ئەوەی کە ئێوە بەهرە ببن لە ژیانی ئەو کەسانی کە بەهرەیان لە قورئان بێتوە. هیوادارین کە هەموو لایەک بتوانن لەو کتێبەی کە خوا ناردوویەتی سبحانه وتعالى بۆ مرۆڤایەتی بۆی کە بەهرەی لێ ببەرن، بەهرەی لێبین و هەموو لایەکمان تایە بەهرەمەند بین و لە ناو بەهرەمەندانە لە دنیا و لە قیامەتە نێمازەر بکەین. تا کاتی نەخوو بەرنامەیەکی تر هەموو لایەکان بەخوای وەرزی بە هاوتاسێت.